بە سوپاسەوە زۆرێک لە وەرگێڕە کوردەکانیش هەولیان ناوە کە بەشێک لە ڕۆمان و بەشێک لە کتێبە هەرە دیارەکانی نووسەرانی جیهان جارێکی تر بە شێوەیەکی زۆر جوان و پارا وەرگێڕە سەر زمانی کوردی چجای ئەم بابەت ئەگەر پێچەوانە بێتەوە و بگومان بتوانرێت بەشێک لە ڕۆمان یا خودنووسین و چیرۆک و شارەکانی بەشێک لە نووسەرە هەرە بەناوبانگەکانی کورد جارێکی تر وەرگێڕێتە سەر زمانی زیندوی جیهانی و بتوانرێت ئەم بابەتانە بگومان پێچەوانە بکرێتەوە یەکێک لەو ڕۆمانانەی کە زۆر بەناوبانگە کە ئەویش یەکێک لە ڕۆمانە هەرە دیارەکانی نووسەر بەختیار عەلیە بگومان وەرگێڕاوەتە سەر زمانێکی تری زیندوی جیهان کەویش زمانی ئەلمانیا و لەگەڵ هەموومانەشا بینین کە بە خۆشحاڵیەوە کۆڕێکی بۆ سازکراوە دیارە ببورن کۆڕێکی بۆ سازەکرێت دیارە ئەم کۆڕە قسەوباس و گفتوگۆ بێت لەسەر تەواوی ئەم ڕۆمانە بە شێوەیەکی گشتی و لەگەڵ هەموومانەشا بینین کە بە خۆشحاڵیەوە ئەم ڕۆمانە وەرگێڕێتە سەر زمانێکی زیندوی تری جیهان و بگومان ئەوەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە چۆن بتوانرێت بابەتێک بناسێنرێ بگومان لە ڕێی وەرگێڕان و لە ڕێی زمانەکانەوە بێ بۆیە لە ئێستاە کۆڕێکی تایبەت بۆ یەکێک لە ڕۆمانە هەرە دیارەکانی نووسەر بەختیار عەلی بە ئەنجام ئەگەیەنرێت و چەندین نووسەر و وەرگێڕی بە ئەزموونی جیهانیش کە ئەویش لە نێوماڵی ئەدەبی لیتراتور هاوسایە لە کۆڵن سازەکرێت و بە ئەنجام ئەگەیەنرێت. ڕۆژی دووشەمەی داهاتوو 6 ئەیلولی 2021 یەکەمین کۆڕی ناساندن و گفتوگۆ بۆ ڕۆمانی جەمشید خانی مامم کە هەمیشە با لەگەڵ خۆیدا دێبرد لە کۆڵن سازەکرێت. کۆڕەکە لەسەر داوا و بە ئامادەکردنی لیتراتور هاوسی شاری کۆڵنە. خانمی وەرگێر لاریستا بێندەر کۆڕەکە ئابازبەڕێەوە و یورک هۆستیاک تێکستە ئەڵمانیەکان ئەخوێنێتەوە. جەمشید خانی مامم لە وەرگێڕانی ڕاوێژ سەلیم ئوتا کانتۆرا لانگە و چەند ڕۆژێکە لە دەستگای پەخشی یونیۆنی سویسریەوە بڵاو بۆتەوە.